بینەرانی یاغین و خۆشەویستم کاتتان باش لە خزمەتانم لە هەفتەیەکی تر و بەرنامەیەکی تری تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکومەتی لە خزمەتانم بۆ پێشکەشکردنی ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە هاوڕێیان ساڵحی سەرداری و هەمایون و دادگار ئەندامانی کۆمیتەی کوردستانی حیزبی حکومەتی قسە واسەکەین سەبارەت بە هێرشی ئەم دوایانەی جمهوری ئیسلامی بۆ سەر کوردستانی عێراق و مشەخەسەن بۆ سەر شاری هەولێر. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم هاوڕێیانەگە دەنگی بنێتن زۆر خۆش هاتن بۆ بەرنامەی ئەو هەوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ دەنگتانە بێستین سڵاوم هەیە بۆ خۆت هاوڕێ هەماین و هەروها بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. منی چێروە هاوڕێ ئابوو سڵامەیە بۆ هاوڕێ ساڵح و خۆت و هیوای خۆشی و شادی خوازم بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆیەوەش هاوڕێ ساڵح حەز دەکەم ئەوڵی پرسیارە ئاراستەیەوە بکەن هەروەکو ئاگاداری جمهوری ئیسلامی چەند ڕۆژەوە پێش هێرشێکی موشەکبارانی بۆ سەر کوردستانی عێراق و مشەخەسەی شاری هەولێر دەست پێ کرد و تێدا تاو جێگای من ئاگادار بم ئازای خانەوادەیەک هەموو گیانی خۆیان لە دەست داوە و گوایە عەکسولعەمەلی ئەم دەورە یا ئەم جارەی حکوومەتی هەرێم و عێراق گوایە هێندێک بەسا جددیتر بووە سەبارەت بەم هێرشانەی جمهوری ئیسلامی. ئوسوولەن سوالەکەی منەوە جمهوری ئیسلامی بۆچی ئەم حەملە و هێرشانە ئاکا هەدەفی چییە؟ بەڵێ ئێمە وەکو کۆمیتەی کوردستان هەروەک خۆشت ئاگاداری ئیطلاعیەکمان لەم بارەوە منتەشر کردووە و نەزەری خۆمان لەسەر ئەم حەمڵەی جمهوری ئیسلامیە بە کورتی باس کردووە. یەک شت حەزەکەم ڕاستوە بکەم لێرە ئەویش ئەوەیە ئەعزای ئەو خانەوادە گشتیان تیا نەچوون. خۆشبەختانە چەند کەسێکیان ئەز جملە زۆر هاوسەری هێرش کە خاوەن ماڵ بووە هێرش دزەیی و هەروەها بەڵێ بەڵێ ببەخشە بریندار بوون لە بیمارستانان و حکوومەتی هەرێمی کوردستانیش وەکو حکوومەت یعنی بریتێ لە 2 حزب یا 3 حزب من مەوزەیەکی ڕسمیم لیانە نەدیوە بەڵام ئەتاوە نازی وا هەڵەگەڕێتەوە بە پارتی و بە تایبەت مەسعود بەرزانی بلەخەرە ئیدانەی کردووە و بە قەوڵخۆی و توێسی لەمە زیاتر قبول ناکەین و نازانم گەرەکیانە چی بکەن. بەرحاڵ ئەمە گشتمان ئاگادارین یەکەم جار نییە خۆ جمهوری ئیسلامی حەمڵەکە بۆ کوردستانی عێراق لە تووری چەنای چەند ساڵاوە بەرحاڵ لە دوای سەدامۆ ئەمان مرەتەب کوردستانی عێراقیان کردو بە مەیانی تاخت و تازی خۆیان ئەنوا و ئەقسام شەبەکەهای ترۆر و جاسووسی و ئەوانیان داناوە زیاتر لە 400-500 کەس ئەعزای ئۆپۆزیسیۆن لەو دەورە ترۆرکەیان بە وەسیلەی جوخای ئەدام و ترۆری جمهوری ئیسلامی لە یەک ساڵی ڕابردووە چەند جار حملەی کردوە بە مەقڕی ئەحزابی سیاسی ئێرانی کە مستەقەرن لە کوردستانی عێراق و ئێستش حتا ئوردوگاکانیانی پێچۆڵ کردووە. بەڵام ئەم حملەیە بە نظر من بە جۆرێک جۆر لە ئیدامەی ئەوانە بوو لە ئیدامەی ئەو سیاست و ئەوانە بوو کە جمهوری ئیسلامی هەسی بەڵام بە جۆرێ فەرقیە کردوە بە تایبەت لە ئەم ئەوزاعاوە ئەن شەڕە لە خاوەرمیانە ئەو هجوومەوە ئیسرائیل دەوڵەتی فاشیستی ئیسرائیل لەسەر خەڵکی فەلەستین هەسی و ئەمیش زاهرەن تەرەفدار خەڵکی فەلەستین و ئەوانە بوو و لە چەند مۆهرەی جمهوری ئیسلامی لەم شەڕا کوژراون لە لوبنان ئەز جملە ئەو کەسێکی زۆر نزیک لە قاسم سلێمانی بوو یا چەند کەسێک لە مەسئولینی حەماس کە مورد حەمایەتی جمهوری ئیسلامین ئەز جملە ساڵح ئەوارەری کوژیا و ئەمە ئەوان وتیان ئێمە هی نەکەینەوە و یەک ئتفاقی شکەوت لەویا ئەویش ساڵ ڕۆژی کوشتنی قاسم سلێمانی بوو لە کرمانە کە لەوێش
انفجارێ بوو بەداخەوە جەماعەتێک تیاچوون و جمهوری ئیسلامی طبق معمول وتی ئێمە لە ئەمریکا و لە ئیسرائیل انتقامە سەخت میگیریم. انتقامە سەختەکەیان هات ئەوە بوو کە حملەیان کرد بە تۆپ و بە بەرحاڵ موشکی بالستیک بە هەولێر و ئەتراف هەولێر فرودگا ئەوانە ئەمە حملەیان کرد بەو ماڵە مەسکونیە کەین ئەو کابرایەکی سەرمایەدار بوو لەوێ بوون و میوانیشی بووە نەفەرەکەویش کوژیاوە و خانەوادەیە بوون لەوێ دانیشتون خەی زندگی خۆیان بوون ئەوانە ماڵەکەیانی بەسەریانە ڕوخاندووە و 4 کەس مەجموعەن کوژیاون و حدود جەماعەتێ زۆر بریندار بوون نازانم شاید 10 کەس جەماعەتێژن 6 کەس بەرحاڵ هینیان نیە تا نازەوە هەڵەگەڕێتەوە ئەمە ئیدامەی سیاست تەجاوزکارانەی جمهوری ئیسلامیە بە منتەقەکە حتمما قسەی لەکەین هەر هەمزەمان بە سووریەش حمڵەی کرد یا ڕۆژێ دوایی بە پاکستان حمڵەی کرۆک و داشەهارەی لاتووە بە هەچە شوێنە حمڵەکە بەڵام ئەو شوێنە ئەسڵێەوە ئەمور نەزەریە وە گوایە انتقامەسێن حمڵی پێناکە مەسا ئەس جم لە ئیسرائیلە دەخۆ ئەمان موشکی بالستیکیان هەیە کە 1200 کیلومتر بردی هەیە دای بۆ مەسەڵەن حمڵە ناکەن بە ئیسرائیل بۆشێ بدەن لە منزڵێکی مەسکونی کابرایەک کاسب دەوڵەمەند نازانم چی و دانیش لە ماڵ خۆیان هین ئەوە کە گوایە ئەمە لانەی جاسووسی ئیسرائیلە ئەم حمڵەیە کردوە خۆ ئەمە یەکەم جار نییە ماوەی لەوە بەریش شاید ساڵێ هەر عینەن لەو منتەقا ماڵێکی تری کەسێکی بەناو شێخ باز کە ئەویش سەرمایەدارێکە و نازام تاجری نەوتە و احتماڵن لەگەڵ پارتی حکوومەتی هەرێمە بەند و بەستی هەیە و مامەڵەی هەیە حمڵیان کرد بە ئەوە ئەخ من نازانم ئەمان بۆچی یەشێ مثڵەن کچێک لەویا ژینای 11 مانگە مردووە ئەو ساحب ماڵەکە مردووە نەفەرێ میوانی بووە مردووە کەسێکی تر ئەمانە نە ئیسرائیلی بوون نە کەس ئەگەر ئەو ڕاستەکە ئەیتوانی حمڵەکە بە ئیسرائیل ئەیتوانی حمڵەکە بە چزانم کەشتیەکان ئامریکا کە هاان لە منتەقەکە بۆ ئێوازانم ئیدامەی ئەو جۆرەشتانەسە جمهوری ئیسلامی فشاری بۆ هاتووە لە هەچێلاوە بە تایبەت لە ناوە و جمهوری ئیسلامی فقط ئەوە نقطە قدرەتی نەزەر خۆیەوە هێشتا بەدەستی ماوە نظامی گەری و چزانم ترۆر و قدرت نظامیەکەیەسی و ئەمە گەرێکیە نیشانیدا بە هەرچێ کەسە هەم بە ناوە بە تایبەت بە خاڵ کە هێشتا من قدرتم هەیە ئەوە نییە دەرگیرم لەگەڵ ئەوە ئەمە بەشێکێسی بەشێکیشی بلەخەرە زەرەباتێکی قورسی خوارووە مەسئولێکی زۆر گەورە و چەند مەسئولتریان کوژیاون کەسانێ وەکو ساڵح ئەواری کە نزیکی ئەمان بوو ئەویش هەر کوژراوە لە ئەم شەڕانە بلەخەرە ئەمێکە مدعیە عەلەی ئیسرائیل و ئەمریکا وێژێ من انتقامەسێن و ئەشێ کارێ بکە کارەکەی ئاوا ئەنجام داوە بەداخەوە ئەو چەند کەسە کوژیاون ئەسڵ کارەکە کە عیبارەت بێ لە ئیسرائیل و نیروهای ئەمریکا لە منتەقا بەوانە ناوێرێ بە ئەو خانەوادەوە خەی زندگی خۆیان بوون و ئەو مناڵە 11 مانگە بەوانێ وێراوە بەهەرحاڵ بەنظر من نیشانەی بحرانگەلێکە نیشانەی فشاریە گەرەکی ئەم فشار لە خۆی دوورۆخە و گەرەکی بێژە کەماکان من لە منتەقەکە قدرتم بۆیە 10 ساعتە ئەمنە و ئالەکار و تاوە نازەیش هەڵە گەڕێتەوە من حەزەکەم بە یەک شت بێژم من هیچ عکسڵ عەمەلێکم لە یەکێتی نیشتمایی نەدیوە هیچ عکسڵ عەمەڵێ نەتەنیان نەمدیوە لە ئیسلامیەکان گروپای ئیسلامی لە کوردستان عێراقا کە مەسەڵەن بۆ هەچێشتە فەوری چواردانێ تاعە ساودرەکەن و فڵان فیسار هیچ ئەوە خەڵکی هەولێریان کوشت ئەوە کوردستانیان ئاوا لێ کرد ئەمان چون داردەسی جمهوری ئیسلامین چون پیاوی جمهوری ئیسلامین چون بەکرێگیراوی جمهوری ئیسلامین هیچیان نەوتۆ کەڕ و لاڵ بوون لە حەن ئەم جنایەتە وا جمهوری ئیسلامی لە کوردستانی عێراقا کردوێستی سپاس بۆ تەوزیحەتان تاورە ساڵە دەگەڕێم وڵاتان هەورە هەمانبە تۆزی بۆ تۆزیحاتانەی کە ساڵی سەرداری دای زیاد لە دەوڵەتەکان کە لە بعضی دەوڵەتەکان گوایە بەرحاڵ مخالیفی ئەم هێرشە بوونەوە مەحکومیان کردووە بەرخوردی خەڵکی کوردستان بەم هێرشەی جمهوری ئیسلامی دەبێت چی بێ و چیان لە دەست دێ و دەبێت چی بکەن
ئەوەی کە معلومە دوای ئەم هێرشە موشکێکە کریا سەر هەولێر جەماعەتێ لە خەڵک احترازیان کرد و حتا شعاریاندا عەلەی جمهوری ئیسلامی تۆریست و فڵان و ئەمانە و بەتایبەت لە هەولێر. بەڵام زۆر ڕۆشنە کە لە تەواو کوردستان مردم تەرەفداری ئەوەنە کە ئەمنیەتیان هەبێ کە ئەو نائەمنیە لەسەر ژیانیان لاچێەوە نە جمهوری ئیسلامی هیچ هاوڕێ هوماین ببوورە دەنگت هێندێک زعیفە یا بەرزتر قسە بکە یا میلۆمی میکرۆفۆنەکەت بڕێک زیاتر بکە دەنگت تۆ زعیفە. بەڵێ ئەوەم عەرزە کرد کە جمهوری ئیسلامی باسی ئەوەم ئەکرد کە مردم لەوێ تەرەفداری ئەمنیەتن دیارە پێیان ناخۆشە جەماعەتێک اعترازیان کرد ڕۆشتنە بەر سەفارەتی کۆنسولگەری جمهوری ئیسلامی و قەتعاً لە شوێنەکانی تری شەر مردم مخالفی ئەم کارنەوە ئەیانەوێ کە ژیانێکی ئەمنیان بێت ئەیانەوێ لە ئەمنیەتا بژین ئەوە قسەیتیان نییە نەتەنیا لە هەولێر قەتعاً لە شوێنەکانی تری شەر ئەم مەترسی هەیە لە شماڵ تا جنوب کوردستان و تەنانەت لە باقی شارەکان تر دوای خارج کوردستانی شەر ئەمە هەیە ئەوە واقعیەتێکە. بەڵام یەک شت هەیە ئەویش ئەوە کە مەسلحەت و بەرژەوەندی خەڵک لە بەرخۆردکردن بە ئەم نائەمنیا و ئەم موشکبارانە لەگەڵ هی دەوڵەتەکان فەرقەکات. بۆچی فەرقەکات؟ لەبەر ئەوە کە ئەم دەوڵەتانە بەڕاستی ڕیشەیان لەناو دڵ خەڵکانیە. ئێوە تماشاکەن مەسەڵەن لە باقی وڵاتانی تر مەسەڵەن تورکیا کە حمڵە ئەکاتە سەر ڕۆژاوا و ئاوا بێبەزەیانە خەریک بمباران ڕۆژاوایە و یا هەر خودی دەوڵەتی مرکزی عێراق و یا ئێستا کە پاکستان هاتە سکایەوە ئەمانە لە ناو کشوەرەکان خۆیانە بحرانیان هەیە خەڵک بەرامبەریانە هەر لە پاکستانە هەفتەیە با لەوە تەزاهرات بوو عەلەی ڕژیم ئەوە عەلەی دەوڵەت عێراق ئەبینی ئەوە عەلەی تورکیا ئەبینی کە ناڕزایەتی و تەزاهرات هەیە ئەوە جمهوری ئیسلامی کە ئیتر وەزعی معلومە و لێرا مشخصەن دەوڵەتی هەرێم و حکوومەتی هەرێم بەڕاستی خەڵک بەرامبەریانن. ئەتوانم بڵێم لە 10 نەفەر کە لە نێو هەر خیابانێکە بەتایبەت لە جنوبی کوردستان و منتەقەی تەحتی سوڵتەی یەکێتی نیشتمانی لەگەڵ کەس قسە بکەی 9 نەفەریان جنێو بە هەمویان ئەدەن نەتەنیا بە پارتی ئەڵێن نەبن باشە و تراژدی ئەوەیە کە ئەڵێن حتا سەدام باشتر بوو لە ئەمانە. ئەمە ئەوە بڵێن بۆ ئەم موشک بارانیشە بەڕاستی مەنافعیان فەرقەکە ئەوەی کە هەست ئەم دەوڵەتانە و حتا ئەم حکوومەتانە لە پاکستان و گرتا ئەم حکوومەتی هەرێمە بە جۆرهایە پێیان خراپ نییە کە ئەم موشک باران وشتە بکرێت بۆ ئەوە دەمی جامعەکەی پێ ئەبەسن بۆ ئەوە ئەڵێن نائەمنی لە دەرەوە هاتە داوای موچە مەکەن داوای مەدرسە مەکەن داوای خدمەتگوزاری مەکەن ئاعتراز مەکەن و یا جمهوری ئیسلامی ئەڵێ ئەوە انتخاباتە نەخیر ئەشێ ئێمە انتخابکەنەوە ئەوەسا منزورم ئەوەیە کە نائەمنی بۆ خەڵک جۆرێتر تهدید ژیانیان ئەکا و دروسە مخالفین بەڵام ئەوەی کە هەڵگرێتەوە بۆ ئەم دەوڵەتانە متەئەسفانە کەڵکی لێوەرەگرن. ئەمە بەداخەوە دیاردەیەکی زۆر ناخۆشی دنیای ئیمڕۆژە ئەگەر کەمێک بە ئیسلاح نامەربووتر بە کوردستان و ئەو منتەقە چاوێ بخشێنین هەر لەم کشوەرە ئوروپاییانە ئێستا فاشیزم و ئەحزابی فاشیستی خەریکن دێنە سەرکار ئەو دەوڵەتانە کە هەن خەریکن ئەو تەزاهراتانە عەلەی ئەو دەوڵەتە فاشیستانە ڕێخن خۆ خراپ نییە وەختی لە زاهرات ماشایەکەی بەڵام خۆیان مسەبەری ئەم ئەوزا و ئەحواڵنە ئەو دەوڵەتانە ئەو مەبارزە زەدی فاشیستی خەڵکە کە بەرهەقە کردویانە بە بەرپەڵ و خەریکن سوء ئیسفادەی لێ ئەکەن بۆ ئەو کە خۆیانی لێ بپەڕێنەوە لە سوێتەکە خۆیان لە دەرەجەی ئەوەڵا مەسئولی گرانی نائەمنی نازانم وەزعەتی باری ئابووری خراپ ئەمانە هەن کەوایە هەرچەند مردم لە ئەم کشوەرانە لە ئەم وڵاتانە و هەروە لە کوردستانیشە عەلەی ئەمەنە بەڵام حقیقەتەن مووقفیان لەگەڵ دەوڵەتی هەرێم فەرقەکات ئەوە لە مەوردی کوردستانی تورکیشەوە واسە بەڵام یەک شتە بێ ئیشارە پێ بکرێ ئەلا ڕەغمی ئەوە کە ئەمانە مەوزەعیان وەکو یەک نییە بەداخەوە لە یەک دوو دەهەی ڕابردووە ئەم ئەحزابە و بەتایبەت تاوجێ هەڵگەڕێتەوە بۆ جمهوری ئیسلامی یەکێتی نیشتمانی کارێکی کردووە کە لە نێو خەڵکە بەڕاستی تەسیری بووە لەوەکە حساسیت بەرامبەر بە جمهوری ئیسلامی چ لە باری قانونی ارتجاعیەوە چ لە باری هاوبەستگی ئەوە کە بەلەخرە ئەم دیو ئەو دیوی ئەو مەرزانە خەڵکانی هەیەن کە دەردی مشتریکیان هەیە کە وەکو یەک ڕابردویان هەیە وەکو یەک
سەرکوت کراون وەکو یە حقوقیان ژێر پێنراوە تەسیری بووە لەوە کە مردم لەوانە خاوەکە متەسفانە وەختە تێن 57 نەفەر کچ تێرن لە هەڵەبجە یا نازانم لەکوێ هەر لە شوێنێکی شماڵی ئەوێ چەند ساڵ لەمەوبەر بەڵێ لە چیان بەسەرادەن تۆ ئاعترازی لە نێو خەڵکا نبینی تەنادەست لە خەیزشی ئینقلابی 1400 دروسە چەپ و ئەمانە حرەکەت هایەکیان کرد بەڵام بە شێوەیەکی توودەیی تۆ پشتیوانیە لەوە نبینیت ئەوەی کە لە وڵاتانی ئوروپایی و ئەمانە ئەکریە وەختە کابرای زیندانی لەژێر تەنافی جمهوری ئیسلامی ڕائەکا لە پاڵ دەستیانەوە تەحویڵی جمهوری ئیسلامی ئەدەنەوە ئیعدامی ئەەکان متەئەسفانە تۆ لە نێو توودەی خەڵکە ئاعترازێ نبینی من ئەم خەتای خەڵک نبینم ئەو خەڵکە لە باری ئینسانیەوە بەڕاستی پشتیوانی ئاعترازاتی مردمن و ئاعتراز عەلەی جمهوری ئیسلامین بەڵام ئەو یەکێتی نیشتمانی و هەروەها پارتی ئەلبەتە ئەویش بەڵام لێرەدا مەخسوسەن یەکێتی نیشتمانی لە 20 ساڵی ڕابردووە کارێکی کردووە کە لێنەوە ئەو جامعە ئەو حساسیەتە بەرامبەر بە جمهوری ئیسلامی نەمێنێت تاکو موشکی ئاوا بخەن مەگەر مردم بێنە سەر شەقام و نازانم ئاعترازێکن عەلەی جمهوری ئیسلامی هەر بۆیە ئەبێ کاری بۆ بکریە هەرچەند ئێمە یەکێک لە ئەوە حزاب و جەرایاناتە بووین کە عەلەی یەکێتی نیشتمانی و ئەو وابەستگی کە چی عەرزکەم ئەو نۆکەر سفەتیە کە بەرامبەر بە دەوڵەت جمهوری ئیسلامی بووە هەمیشە تەبلیغمان کردووە بەشێکی زۆر لە چەپ خەریکە ئەم کاراکە بەڵام بە نظر من ئەبێ زۆرتر بەتابێت لەلایەن کۆمونیست و ئازادیخواکان خودی کوردستانی عێراقەوە بەرامبەر بە جمهوری ئیسلامی ڕۆشنگەری فرەتر بکریە چۆن تەحوڵاتی تازەتر لەسەر ڕێایە چۆن تەحوڵات و اعترازاتی فرەتر خۆپیشاندانانی فرەتر لە ڕێایە لە ئایندا لە کوردستانی ئێرانە عەلی جمهوری ئیسلامی نەجاتی بەشێک لە سەناریۆی ئەوە کە خەڵک لە کوردستان عێراق و ئەجمڵەتەوەی عێراقا نەجاتیان بێ بەدەست دەوڵەتی قەومی و مەسەبیەوە ئەوەیە کە جمهوری ئیسلامی بڕوخێ کەوایە پشتیبانیکردن لەوان بەشێکیشە لە دفاعکردن لە خۆ و دابینکردنی داهاتوویەکی ڕۆشنتر بۆ خودی خەڵک لە کوردستانی عێراقا بە کورتی ئەگەر بڵێم متەئەسفانە ئەو حساسیەتە کە بە سوورەت جەماوەر و توودەیی بەرامبەر بە ئەوە بکرێ وجودی نەبوو و متەئەسفانە مەسعود بارزانی و نازانم حکوومەتی هەرێم و ئەمانە بوومە دەمڕاستی ئاعتراز بە جمهوری ئیسلامی لە سوورەتێکا ئەبووە کۆمەڵانی خەڵکێکە دەردی ئرتجاعیان بیستوە ئەمانە ئەوان مەشیئە بووین بەوانیان بوو تا ئێوە دمتان بۆسن ئێوە هەر ئەم 24 سەعاتەیە بازم بەیانی ئەچن دەسەخەنە ناو دەستیان ئەوەی وا هەمیشە لە مەینەتە ئابێت و هەمیشە تەحتی ڕەنجە مردمن لە ئێران و هەروەها ئێمە لە کوردستانی عێراق ئەمە متەئەسفانە ئەوزاعێکەوە ئیسە هەست بەڵام شەرت نییە هەروە بمێنێتەوە زۆر سپاس زمانی گوزارگەزەکەرم وەلایەوەش هەوریان هەورش بەڵاوەکو بۆ خۆشت و هەورە هەمانیش لە یەک کەلیما باسیەوەی کرد کە هێرش کراوەتە موشک باران کراوە بەسەر ڕوو بە پاکستانیش بووە هەر ئەوڕۆ من خەبەرێکم بەدەست گەیشت خەبەرێک ئاگادار بووم کە وایەکێ لە دێهاتەکانی مەرزی پاکستان موشک بارانی جمهوری ئیسلامی دووبارە بووە و لەم رابطە 3 ژن و 4 دانە منداڵ کە گوایە تابعەی ئێرانیش نەبوون لە نەواری مەرزی کوژراون لە مەرزی شاری سەراوان لەلایەکی ترۆ ئەمە وەزیەتی کوردستانی عێراق بەدەست جمهوری ئیسلامی و ئەمە دەستپێکردنی بۆ سەر بەساڕ و بە پاکستان وانەوە لەلایە تریشۆ لە دەریای سوور گروههای جۆراوجۆری سەر بە جمهوری ئیسلامی مەشغوڵی هێرشکردنە سەر کەشتی و نازانم دزینی کەشتی و ئەمانەن ئەم هەموو ماجرایە کە جمهوری ئیسلامی هەمووی لە سەر بە جمهوری ئیسلامیە ئایا ئەم هەموو هێرشە بۆ ئەملا بۆ پاکستان بۆ کوردستانی عێراق لە دەریاکان ئەمە نیشانەی قەدەر قودرەتی جمهوری ئیسلامیە دلیلی زاف و سەر لێ شەواوی جمهوری ئیسلامیە هەورە ساڵەمیکەکەت بەسراوە بەڵێ ببەخشن من بەلەوە جواب ئەم سوالە بەمە حەزەکەم نوکتەی شارەکەم لە بەحسە قبلیەکەمانە ئەویش ئەوە ئەگەر ئێمە چاو لە مناسبات ئەم حکوومەتی هەرێم و ئەحزابە بکەین لەگەڵ دەوڵەت‌های منتەقا ئیسە ئێمە مشەخەز ئەم موشەکبارانە بوو بۆ سەر هەولێر وتمان مەسەڵەن پارتی هاتووە سەدەنگ بە جۆرێک ئەوە یەکێتی بێدەنگی لێ کردووە بەڵام خۆ مەساڵ اتفاقاتەوە ئەکەوێت تەنیا لە تەرەف ئێران نەبووە چەند ساڵە دەوڵەتی فاشیستی تورکیا هاتۆ سەر خاک کوردستان عێراق
30 هینی داناوە هاتووە ژاڵی کردووە پایگای داناوە و مرەتەب حمڵەکە بە ئەو منتەقا بە دێهاتەکانی بە ئەو شوێنانەوە پێکاکای تیا مستەقەرە و مەسەڵان یا هەموو ڕۆژێ حمڵەکە بە کوردستانی سووریە و ئەو شتانەوە ژێربەنای اقتصادی و خەدەمات و مەدرسە و بیمارستان و ئەوانەیە هەمووی داغانداوە بەیەکە مەسەڵەن تماشاکەی پارتیە و مەسەڵەن بە دروست لە مەقابڵ جمهوری ئیسلامیە لە عەقل قسەیەکی کرد تا ئیسە لام تاکەم هیچ ئەترازێکی بە دەوڵەت تورکیە نەکردووە و حتا بەحسەوەسە کە یارمەتیشێدا بۆیە من وازانم ماهیەت ئەم حیزبانەوە ئەم دەوڵەتیان تشکیل داوە وایە هەردووکیان یەکێکیان لەگەڵ جمهوری ئیسلامی یەکیان لەگەڵ تورکیە و ئەوە ماڵی وێرانە بێ و شەڕی پێ ئەفرۆشێ و چوزانم لێی ئەکوژن ئەوە خەڵکی کوردستانی عێراقە بەداخەوە تا نازێژ وا هەڵەگرێتەوە بۆ سوالەکەتان من پێم وایە جمهوری ئیسلامی ئەکرێ بێژین لەبار نظامی قودرەتی هەست وەلێ لەبارەکان تریۆ بە نظر من قودرەتی نیە تماشای وەزیەت اقتصادیکە تماشای وەزعیەت خەڵکە وەزعیەت فەرهەنگیکە وەزعیەت بێکاریکە فەقر و فەلاکەتێوا بەسەر و چاو ئەو جامعە ئەچێتە خوارە و دا ئەبارێ خەڵکێ زۆر ڕۆژانە بازنشەستە کاریگەر ژن ئەقشار مختلف جامعە بە تەنگ هاتوون بە دەستوەرزێتەوە جمهوری ئیسلامی پێتەحمێڵ کردوون دەنجە تەنیا حربەیەوە هەز کە جمهوری ئیسلامی لێ ئیسفاکە بۆ حفظ خۆی ئەم حربە نظامیە و چودانم پۆڵ و سەروەت ئەو مەملەکەتە غێر ئەوانیانەوە دزیویانە باقیەکەیان سەرفی بەسیج و سپا و هینگەر نظامی کردوەیتر دروستکردن تۆپ و ئەسلحە و موشک و خەریکن بۆم ئەتۆمیش دروستەکەن و ئەم کێشمەکێشەوە لەگەڵ غەرب و ئەمریکا هەسی ئێمە ڕۆژانە ABC دەرنەتیجە جمهوری ئیسلامی لەبار نظامی و خەرجێ زۆری کردووە و خەریکە سەر حتا خۆیەخوا بە جۆرێ و باقی عەرسەهای زندگی مردم ئەقشاری مختلف ئەکسەریەتی ئەو خەڵکە نەتەنیا هیچ تەوەجوویەکی نەکردووە ئەسە بۆی مەسەلە نییە هەر کەسیش دەنگ بەرزۆکە ئەگە پێی بکرێت تن زیندانێکا و ئادامێکا و فشاری بۆ تێرێ و ئەو جۆرەشتانی دەرنەچیت جمهوری ئیسلامی بە نەزەر من لەسەر ئەم تەنیا نوقتە قودرەتیە ئەویش قودرەت نظامەکەیەسی فعلا خەریک مانۆڕە و خەریک ترسان ئەموو ئەوە و خەریک ئەوەسە چودام چاو سوور کاتەوە لە خەڵکی کرێکار و زەحمەت کێش و لە ئەوانەوە بێدەسەڵات جملە مەسەڵەن لە کوردستانی عێراقا حەمڵە بکە هەر ئیمڕۆ ئەگەر دوێکە حمڵی کردوە بە جێشل عەدل لە خاکی پاکستانە هەر ئەم بەیانیە پاکستان فەوری حمڵی کردوەسۆ ئەوە ئیشارەت پێکرد هاوڕێ عەبوو ئەوە لە حمڵەی پاکستانە بۆ سەراوان ئەوانە خەڵکی ئێرانن متەئەسفانە لە هەردوو لای ئەم مەرزەوە ئەوە خەڵکی بەلوچن چ لە پاکستان ولا چ لە خاکی ئێرانە بلوچستانی ئێران خەڵکەکە کوژرێ یعنی ئەگەیوە چاو لە ئامارەکەکەن هەردوو لایەن کە خەریک قودرەت نماین بەرامبەر بە یەک هەر خەڵکی بێتاوان کوژیاوە خەڵکی بێدفاع و سڤیل کوژیاوە هەم لەم بەرمەرزەکە کە ئیمڕۆ پاکستان حمڵی کردووە هەم لەو بەرمەرزەکە کە جمهوری ئیسلامی حمڵی کردووە گوایە بۆ عەلەی جەیشل عەدل بۆیە من وازانم جمهوری ئیسلامی وەکو مارێکی زەخمی لێ هاتووە بە حەچێ شوێنە پەلامارەدا هەر ئەم هەفتە حمڵی کردووە بە سووریە حمڵی کردووە بە کوردستان عێراق حمڵی کردووە بە پاکستانیش من واقعاً ئیسەیش دەلیلی ئەوە کە حمڵی کردووە پاکستان تێنەگەیشتم فقط بنیان بتوانێت بێژێگەرێکی قودرەتنماییکە ئەنا خۆ جەیشل عەدل کە بیانووی حمڵی ئەم بووە و ساڵهاز ها لە پاکستانە هەچە کەسی شەزانێ بۆیە وەلی پاکستان هین نییە ڕەحەت چوزام حمڵی پێ بکاویش نێژێ کابرای وەزیر دفاعیانی مرۆ و توێسی هەرکە بیەوێ حمڵە بێ ئێمەکە دەستی ئەبری نایاڵین مەسەڵەن بگەڕێتەوە تایە ئەبێت بۆیەتر نازانم ئیمڕۆ دوایەوە حمڵی پاکستانە بە سەراوان وا خەڵکی سڤیل کوژیا و نازانم جمهوری ئیسلامی چه عەکس و عەمەڵێکی بووە بۆیە من وازانم
أما فقط بما قابل توضيحها كجمهوري إسلامي أيوه وەکو بازی دامە هەز لە کوردەوەریان کرد شعارە داچێ لا پەلامار بە بۆ خۆی نەجات بە چون ئەزانێ غێرەزەوە نەتوانایی تازە ماوە لە بەردزی و اختلاس و بوجە نظامیەکەی و حوزەی علمیە و نازانم سپا فلان و فیسار و ئەوانەوە نیروهای نیابەتی ئەوەن لە حوسیەوە بگرێت تا حزبڵا و تا حەماس و تا حەشتر شعبی نەتازە ئیمکاناتێکی ئاوای هەیە بتوانێ حتا ئەگەرێکی بێ ڕفرم گەلێ بکە نەتازە خەڵکیش لێ قبولکن دەرنەتیجە بۆ حفزی خۆی ئالەم شرایەتە وا منتەقەکە یەک پارچە ئاگرە فقط ئەوێ ماوەسە کە قدرت نماییکە و پێی وایە مەسەڵەن ئەتوانێت بە قدرەتی نظامی بەم نەوعە لە عەمەلیاتانەوە ئەیکا عەلەی هاوسای دراوسەکانی خۆی چ دەوڵەت بێ چ ئەحزاب بن ئەمە هینەکە حفزیەکە بەڵام هوماین باسی کرد بەنظر من وەسیەت جمهوری ئیسلامی لەوە زۆر زۆر وێرانترە کە بتوانێت بەم جۆرشتانە هین بکات خۆی ڕاگرێ وازانم بە هیچ عنوانێ نە ئەتوانێت ڕفرم بێکە نە ئەتوانێت دڵ خەڵک بەدەست بێنێ ناتوانێت تازە ئەو جنبشانە سەرکوتکە ئێوە بینن لە سێ چوار مانگ ڕابردووە هەموو هێزی بەسیچ کرۆ بۆ ئەوە ژنان حجابن بەسەریان ئێمە لە گۆشە و کەنار ئەو جامعەوە ئەیبینین چ مەسەڵەن عەزەمەتێک نیشانەدەن بەرامبەری نوێشتەی ڕۆیای حشمەتی کە شەلاخیان لێداوە و لە وەختی شا حتا حاضر نەبوو 72 شەلاخیان لێاوە ڕووسەرهی کاتە سەری بەنظر من دنیای تەکان داوانەوە دەسترسیان پێیا کرد یا ئەوەوە سپیدەی ڕشنۆ مەسەڵەن شتی کرد یا ئەو هەمووە بازنشەستەوە مرتب پێرەکەوتوەکە لە سنا لە زۆربەی شارەکان ئێرانە بازنشەستەکان کاریگەر شوزام جنبشهای مختلفی ناوجامعی ئێران جنبشهای مەدەنی کاریگەری عەلەی جمهوری ئیسلامی ڕاوێستاون ئەوە من وازانم بەم قەدەر قودرەتی نواندنە بەم ئاگربارانە عەلەی لە پاکستانەوە بیگرێت تا ئیسا مەسەڵەن دژمنی نەبوو کەیکری بە دژمن خۆشی تا وڵاتەکانی تر بەنظر من جمهوری ئیسلامی گیان سالم بە دەرنابە نایژم کەی چەنێ وەلێ وا ئەزانم ئەم قەدەر قودرەت نواندن و موشک پەراکەنی و ئەوانە قەتعەن ناتوانێت جمهوری ئیسلامی نەجات بە باتەوجه بە ئەو شتەکانتر ئەو ڕەوەندەکانتر کە هەمووی عەلەی ئەو بوحرانانە وا دامەنگیری بووە ناتوانێت نەجاتی بە شەڕ و بە نظامیگەری و بە موشک تەقاندن بەرامبەر بە خەڵکی تر زۆر سپاس هەورە ساڵە ئەگەر وەخت بوو دەگەڕێم وڵاتانەگەنا ئەم پرسیارە لاراسی هاوڕێ هوماینەکەم هاوڕێ هوماین بۆخۆش لە سەواتەکانی خۆتا ئیشارەت پێ کرد کە ئەم دەرەجە لە ئێتراز و ناڕەزایەتی دژ بە هێرشی جمهوری ئیسلامی کافی نییە و بۆ ئەوەڵین جار بەیسا ئەبینی لە زبانی مەسعود بارزانیەوە وەکو پارتی ئەم بۆ ئەوەڵین بار ئەم ئێترازەی کردووە و بۆتە بەیسا استخوانگووی خەڵک ئەمە هیچ نزیکایەتی و قەرابەتێکیان لەگەڵ مەنافعی خەڵکی فەقیر و هەژار نییە خودی ئەم ئەحزابانە لە کوردستانی عێراقا مادام ئەم وەزیەتە ئاوایە و ئەم دەرەجە لە ئێتراز و مبارزە کە زۆر زەعیفە لەلایەن خەڵکەوە لایەن ئەو خەڵکەوە کە تەلەفاتی گیانی و ماڵی و هەموو شتێک ئەوانەیدەن لە مقابل ئەم خانخانی و جەنایەتانەی جمهوری ئیسلامی چارک و وەزایفێ مشەخەسە نەکەوێتە سەر شانی طبقەی کرێکاری ئێران و عێراقیش وە بە ئام خەڵک لەم دوو وڵاتە کە جمهوری ئیسلامی لەغاو بکرێ بۆ ئەم هێرشانەی دیاوان شەلم چۆرم ناپارێزم نەتوانێ بەڕێوە بەرێ من پێم وایە ڕێگەحەلی ئەسڵی ئەوەسە کە ئەم ڕنسانسەی دژی ئیسلامی سیاسی و بە تایبەت سەرگوڵەکەی لە ئێرانایە و ئایسە لە حرەکەتایە لە تەواو منتەقا پەرە بسێنێت ئیسا ئێمە قسەی کوردستانی عێراقەکەین منیش ئێژم لە کوردستان عێراقیشە لەوێ کار زۆر سەختە ئەرێم ئێوە ئەزانن ئایسە هەر خودی ئەم حکوومەتی هەرێمە چەندێک کۆمەکی کردووە بەسەر بە قەویبوونی ئیسلامی سیاسی لەوێ ئەو هەموو دار و دەسەوە حزبە کە تا چەندین ساڵەمەوە بەرحەتا لە سنۆقی عمومی دەوڵەت کۆمەکیان پێ ئەکرا بۆ ئەوە کە مزگەوت و تێکی و بارگا و فڵانی هینی ارتجاع ڕەواج پێ بدەن ئەوان مەیانیان بەرینتر بوو تا
سەفی ئازادی خواز و عەداڵەت تەڵەبی جامعەتا و کەسانەوە ئەڵێن ئیسلام نابێ لە قودرەت و لە دەوڵەتایینی بێت شرکەتی بێ دین ئەبێ جیابێ لە دەوڵەت ئەم ڕەوتە ئەحساسەکەی تۆ لە کوردستان عێراقا فەرامۆش بووە یا فقط تایبەتی گرو و ئەحزابی سیاسیەکە ئەویش متەئەسفانە نفوزی ئاوا عەجایبی لەنێو جامعە نییە ئەبێ ئەم ڕنسانسە و یا ئەم مەیلە بە لابردنی دەسەڵاتی ئیسلامی سیاسی لەسەر سەرنوێشتی خەڵک چۆن لە ئێرانە ئائیسە خەریکن لە ڕیشەوە دەریتێرن مردم و ئێمە ڕۆژانە ئەیبینین ئەبێ لە وڵاتانی تریچا ئەجملە لە کوردستانی عێراق ئابێ دەست پێ بکات لە خودی عێراقیشا دەست پێ بکات ئیسەوە بەحسی ئێمە نییە یا لە سووریا یا لە شوێنەکانی ترە لە کوردستانی عێراقا متەئەسفانە ئەم چەندە هەیە ڕابردووە ئەم ڕەوەندە نەبوو کەوایە جۆرێ ئستارت لێدانی ئەم هینە ئەبێ وەها بێت ئەبێ خەڵکی ئازادی خواست پێشڕەوانی خەڵ لە کوردستان عێراقا بپرسن لە ئەم مەلاو لەم هەزاران مەلاو ڕیشدار و بێ ڕیشەوە سەب تا ئێوارە لە ئەو تەلەڤیزیۆنانەی خۆیان و خەریکی تەبلیغی ئرتجاعن بپرسن ئەوە موشک خرا بۆ ئێرە ئەرێ کام غەڵەتتان کرد کام بەیانیەتاندا کام قسەتان کرد کام ئاعترازتان کرد بە جمهوری ئیسلامی چونکە کیسەی پوڵەکەیان هالەوێ چونکە لەبار مادیە و لەوێ کۆمەکەکردیان چونکە هاو ئرتجاعی ئەوانن لە هیچیان نەکردووە ئەمە دەرفەتێ باشە بۆ ئەوەکە تعرضێ بکردە بە ئیسلامی سیاسی لە کوردستانی عێراقا ئەمە تەنیا ئەکەوێتە سەر شانی خەڵکی کرێکار و زەحمەت کێش مردمی ئازادی خواست ئەو مامۆستا ڕۆشنبیرانە وا تێنە سەر شەقام و خەریکن داوای حقوق و حقی خەڵک ئەکەن لە کوردستانی عێراقا من لە پرسیاری ئەوڵیی باسم کرد نابێ ئەمە بسپێردێ بە ڕئیسی حکوومەت و مەسعود بارزانی و ئەمانە ئەو لە پەیامەکەیە حد سێ دەحپەتیکراری کردێتی وتیە خوا گەورەی و خوا پشت و پەنای ئێمەیە ئەوە کەی ئەبێتە نان و ئەو بۆ بەرگریکردن لە جمهوری ئیسلامی و یا بۆ بەرگریکردن بۆ دفاعکردن لە ئەمنیەتی خەڵک ئەوە نابێتە هیچ کەوایە ئەبێ خارج لە ئەوان ئیسلامی سیاسی زیاتر بکەوێتە بەرتەعڕۆز هەر ئەمە خۆی ببێتە نمونەیە بۆ ئەوەکە خەڵک بڵێن جمهوری ئیسلامینەوە ئەلەی یەکێتی نیشتمانی بەتایبەت لە جنوبی کوردستان و لە سلێمانی و ئەمانە بێنە دەنگ ئەمە شتێک نییە کە شتێکرا عەجایب بێت سابقەی کوردستانی عێراق و شاری سلێمانی و ئەو منتەقە زۆر ڕۆشنبیرانەتر زۆر بە ئیسلاح ئاگاهانەتر لە ئەمە بوو لە گوزەشتاکە ئەبێ ئیسە ببژوێتەوە بەڵام مەسەلەکە تەنیا ئەمە نییە مەسەڵەکە ئەوەیە کە لە خودی ئێرانە ئێران من پێش باسم کرد ئەتوانێت نەجات دەهەندەی زۆری لە کشوەرگەری ئەو منتەقە بێ ئەتوانێت کۆمەکە بە کوردستانی عێراق ئەتوانێت بە سووریا ئەتوانێت بە خودی کشوەری عێراق بە ئیسلاح خارج لە کوردستانەکەی ئەتوانێت لەرزەپێدانی هاوردنی جمهوری ئیسلامی پاشەکشەکردن بە جمهوری ئیسلامی ئەتوانێت کۆمەکە بە گشت ئەوانە ئێمە ئیسە ئەیبینین کە لە شوێنی وەکو سووریە ئەو ئەحزابە لەسەرکارن یا کەسانی لەو ئەحزابەوە لەسەرکارن ئەوانیشە لەباری مەسەبی و تەرەفداری ئەوەنەکە ئەم مەسەبانە لە ئەو دەوڵەتە لەو حکوومەتکردن بەسەر خەڵکە بە ئیسلاح شەراکەتیان بێت کەوایە لە ئەسڵی کارەکە جبهەی ئەوەڵی ئێمە بۆ پاشەکشێکردن بە ئیسلامی سیاسی هێشتا هەر ئێرانە هەموو کەس ئەزانێ جمهوری ئیسلامی ئیسە چ وەزعێکی هەیە ئێوە تماشاکەن ئەمڕۆ کەسێ وەک ئەحمەدی نژاد وتیە من ڕێی نەمیدەم ڕۆژ بە ڕۆژ یەکێکیانێژە من ڕێی نادەم ئەو دانکێژە من ڕێی نادەم نازانم ئێوە هینی ماڵباختەکان بوویا کێ ئەمڕۆ دیتان بە شەعر خەریک بووین چەپڵیان لێدا ئەوت ئێمەی تر ڕێی نادەن یعنی بەڕاستی جمهوری ئیسلامی بەدەست خەڵکەوە پەتەی کەوتوە سەر ئاو ڕۆژ نییە کە ئاعتراز نەوێ ئاعتراز ڕادیکاڵ نەوێ اعتراض على حاکمیت مذهب نوێ لە ئەو وڵاتە تماشای تەبەقەی کارگەرکەن چۆن بە تەنیا خۆی هەل لە گۆشەیەکی شکۆلا لە جنوبی ئێرانە هەل لە کارخانە و کارگایەکە چۆن جمهوری ئیسلامی بەڕاستی تێرێتە لەرزە و مەجبوری ئەکات کە پایە بەرزترین مەقاماتی بنێرێ بۆ مزاکرە لەگەڵیان کەوایە ئێمە ئەمە ئەبینین کە جبهەی ئەوڵەکەمان ئەوەسە و کۆمەکردن بە ئەوەکە جمهوری ئیسلامی سەرنگون بێت و پاشەکشەی پێ بکرێ کلیلی ئەسڵی پاشەکشێکردن بە ئیسلام سیاسیە لە ئەو منتەقە و قەدەمی ئەوەڵە بۆ ئەوە کە خەڵک بتوانن چاودەمێ بکەنەوە ئیتر لە کوردستانی عێراقا بە هەر کۆرکە مەلایەک لە مزگەوتێکە ئیجازە نەدەن کە بێ نەسیحەتیان کات و مناڵەکانیان بباتە سەر جارماز و نازانم
بەو شوێنابیان بە وا ئیسا هەست متەئەسفانە ئەو زاوە ئەحواڵێکی ئەسەفبارە تا ئیسا ئەو شتەوا پێشاتوە تەقسیرەکەیشی هین ئەو حاکمیەتە قەومیە ناسیۆنالیستەسە کە لەوێ هەیە کە مەنافعی لەوا هەیە کە ئیسلامیەکان لەسەر کارا بن ئەوانیش دەسەڵاتیان بێت زیاتر خەڵک لە جیای ئەوە بڕۆن بۆ سخوانڕانی علمی گردشی علمی بڕۆن بۆ کاروبارێ وا ئەمڕۆ پێشکەوتوخوازی دنیا خەریکە بە ئێسڵات تەلەڤیزیەکە تەرەفدار ئەوە نەبڕۆن لە مەحراوی مزگەوتەکانە گوێ بگرن بۆ ئەوە کە بزانن مەلاچی ئێژی تماشای وەزعی ژنان کەن لە کوردستانی عێراق تماشای خودکوشی بکەن تماشای هەر ئەو ژن و پیاوە بکەن و مقدارێ سینی ئەو کەنیشکە بە دەرەوە بوو چۆن هێنایان لە تەلەڤیزیۆنی ڕووداوە محاکمەیان کرد نزیک بوو دەست بکاتە گریا هەر ئەوە کافیە بۆ ئەوە علامەتێکە بۆ ئەوە کە ئەو جامعیانە چەندێ بردوسە دواوە و خۆیشیان هینەکەیان بەدەستەوە کردووە بە ئێسڵا ڕئیسیەکەیان بەدەستەوە گردە قدرەتەکەیان بەدەستەوە گردە هەر جۆرەگەریان بێت چون کاپۆڵ و تەلەڤیزیۆن و میدیا و وەجیشدا لە اختیاریانە ئەتوانن تەبلیغی ئەو ارتجاع بکەن بڵێن بە ئەو کوڕە تۆ ئیجازت نەبوو ئاوا بکەی بڵێن بەو کچە ئیجازت نەبوو ئەو سینێت ئاوا بە دەرەوە بێ یا نمونە هەیە ترکە لە خارج وڵاتایەوە حتمما لە مدەتا دیوتانە کەوایە لە ئەوێ مەسلەی ئەسڵی بۆ هەموو ئازادی خواز و سەفی بەرابەری تەلەبان ئەوەسە کە سەفێ بە وجود بێنە عەلەی ئیسلامی سیاسی و تعەڕوزێک وا لە مزگەوت و ماڵ و مەدرسە و دانشگا و هەموو شوێنە کردیە بە ئەو جامعە ئەبێ ئەو وەرەقە هەڵگەڕێتەوە و ئەکرێ لە کوردستان عێراق ئەو کارە بکەی هەروەک من باسم کرد ئومێدوارم کە ئەو خیزشە ئینقلابیەوە حتمما لە ئێرانە بازم ڕوئەدا بتوانێت یارمەتی دەرێکی گەورەی ئەو ڕەوتە لە کوردستان عێراقی شابێت زۆر سپاس هاورا من مەجالی ئەوم نەماوە پرسیار بکەم ئەگەر لە یەک دقیقە مەسلەیەکە تانوێ ئیزافەی بکەن منم پرسی بێ یا خۆتان تەوزیەتان نەدابێ یەک دقە مەجالمانە ئەگەنا من فریایەوە ناکۆم سوالی تر بکەم دەنگت بەسراوە هاورە ساڵاگە قساکەی دەنگت بەسراوە بەڵێ ئیجازە بە منیش یەک قسە بکەم لە ئێدامەی قسەکان هوماینە لەسەر موقعیت ئیسلام سیاسی و جمهوری ئیسلامی بەنظر من هەر فەردێ هەر حیزبێ هەر کەسێک لەم دنیا بێوێ عەلەی ئیسلام مبارزەکە لە خاوەرمیانە هیچ ڕێگەیەکی نییە غەیرەزەوە تێبکۆشێ بۆ جمهوری ئیسلامی لابچێ ئیشارەی کرد بە نمونەگەلێ خۆ ئەوە نییە تەنیا مەسەڵان لە مزگەوتە هان لە دەوڵەتە هەر لە پارلمانی کوردستانی عێراقا بگرە تا پارلمانی عێراق ئیسلامیەکان فراکسیۆنن ڕئیس فراکسیۆن لە ئەوانن بوجەی زۆریان هەیە وەزیر و وەکیڵ و ئەوانیان هەیە و زۆریان هاوروە حتا بۆ دوو حزبەی تر هەم لە بادینانە هەم لە سلێمانیە بۆیە جمهوری ئیسلامی لە پشتیانە ئەمانیش ئەحزابێکن نەرواکە هومای ئیشارەی پێکرد عەلە ئەمری جمهوری ئیسلامی ناوێرن بەرامبەر بە ئیسلامیەکان و جمهوری ئیسلامی لە پشتیانە هیچ بێژن ئەنا ئێمە هەرسیارەکەمان ئەو وەختە ئەو ساڵانەوە بەلە ئەمانە بێنەوە بن بە دەوڵەت لە کوردستانی عێراقا بووی ئەرێ وەزوا بوو ئێمەمان بیست کەسێ ئیجازە با بەخۆی بوێرێ بێژێ ئەرێ تۆ ڕووسەری بۆ ناکەیت سرت ئیسە تۆ تماشای سلێمانیکە نیوەی زیای ڕووسەریە چون مەسەڵەن باروشتەکانیان بە دەستور پاڤڵ تاڵەبانی لە سەرچنارە هەموویان داخستوون هەر شتێک وا دشانێ لە تەمەدون و ئازادی خوازی و مەدەنیەت بووە دایان بەستووە و ڕۆشن فکراون و ڕۆزنامەنگار و ئەو شارەوە پیانەوت شای ڕۆشن بیری لە زەمان سەدامە سەدامێوا بەو هەموو تەوەحشەوە بووی بەرامبەر بە خەڵک ئەو هەمووی کوشت و تەسلیم نەبوو ئیسا ئەمانە بەناو کوردایەتی و کارێکیان کردوە کە ئیسلامیەکان دەسەڵاتن بە تەور واقعی تعین تەکلیف ئەکەن حتا ئەگەر ڕئیس دەوڵەت نەبن وەلێ هینیان هەزیتە چون جمهوری ئیسلامی لە پشتیانە من وازانم جمهوری ئیسلامی ئەگەر لە بین بچێ نە لوبنان وەزئی وابێ نە ئەفغانستان ئاوا ئەمێنێ نە عێراق نە نازامی ئەمە نە فەلستین نەحیشێ بەرزە من بە شەریەت نەفەسێک ئەکێشێ بۆ ماوەیەک بۆیە وازانم ئەشێ بەرامبەر بە جمهوری ئیسلامی بە هەرچێ تواناوە تێبکۆشین و بە قەڵ کوردیەژە سەر مارەکەت لەوەیە دەبێ عەلەیهی بێسین فعالیت بکەین متشکل بین و فعالینی سیاسی فعالین و ڕەهبەرانی جنبش‌های مختلف اجتماعی لە جامعەی ئێران لە کوردستان لە هەر شوێنێک ئەو دنیا بەرزەمە بێ کار بکەین بۆ ئەوە کە جمهوری ئیسلامی نەمێنێ و ئەگەر نەمێنێ بەنظر من ئەم
کۆمەڵ و نازانم حەشد و ئەمانە نامێنن کە ئیسە بەرزە من پەریان کێشاوە هەتا ئوروپاش بۆیە وازانم ئەبێ حتممە جمهوری ئیسلامی لە بین بچێوە تەلاش بۆ ئەوە بێوە لەسەر ئەوە متەمەرکز بی. زۆر سپاس هاوڕێن هیچ مەجال نەماوە سپاس بۆ تەوزیعەکانتان و بۆ بەشداریتان لەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆراتی نەکۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان بن کات و چاتێکی خۆشتان بۆ ئارەزۆکەم شاد و